والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. أما كاك محمد صالح يكيك لقنجة زور أزاكاني ناو مزقوت كالحمد لله لهمون يوجكانا زور بباشي مشاركة من لقلا أكا وبزور أزانا ومانو نابل لأن يوجد ريجكاني إما قرشي هني دوسمان قليمان لي أكا دیارە کاکە محەممەد خی گەورە بەهرەی زمانی نەداوەتێ بەڵام بە پێنووسەکەی بەهرەیەکی زۆر جوانی هەیە و خوێنەوارێکی ئەلحەمدولایە ئێستا باشی هەیە وشتی جوان جوانمان بۆ ئەنووسێ بۆ مزگەوت و پێشتر کۆمەڵشتی جوانی بۆ نووسیون باسی مناڵەکانی مزگەوت و داوای لێکردون کە مناڵەکان عاجز نەکەین و ئەمەش بە گوێمان کردو عاجزمان نەکردون کۆمەڵشتی تازەی بۆ هێناوم حەزم کرد لە خزمەتتان نەبی خوێنمەوەیەکیشان پەیوەستی بە دەرسەکەی ئەمڕۆمانەوە هەبوو کە مەسائیلی ڕیایە ئەفەرمێ قسەیەکی پیرەمێردە زۆرمان بیستووە هەر چاکە چاکە وتنی بێعەمەڵ زۆر ترسناکە کە چاکە چاکە بۆ چاکە ناکەی ئەم قسە زلەش بەسە هەتاکەی منش فری دەی ببی بە پیاو چاک سوودی نییە بۆت ئەتناسێ خوای تاک دوو قسەی ئیمامی شافعیشی لەبەر مزگەوتەکە ناوی مزگەوتی ئیمامی شافعیە ئەمڕۆ ئەوی لەبەر ئەم مزگەوتە ئەوە دوو قسەی ئەوم بۆ نەقڵ کردوون مژ ئەو دوو قسەتان بۆ ئەخوێنمەوە بەشی یەکەمیان کە نووسیوێتی ئەڵێ خەفەت نیوەی پیریە قەرارە من ئەو قەت خەفەت نەخۆین ئینشاءالله هەواڵی دۆستپرسین نیوەی سەردانە جاروبار هەواڵی دۆستەکانی ئینسان پرسێن نیوەی سەردانە شوێنکەوتنی ئارەزوو نیوەی شێتیە هاوڕێ لەگەڵ بوون نیوەی ڕێگایە هاوڕێ لەگەڵا بێن نیوەی ڕێگا بڕیوە ئەمە بەشی یەکەمی بەشی دووهەمیشی ئیمام فەرموویەتی لەعنەتی خوددا لەو کەسە کە گوێ یا لوت یا کلکی گیاندار بە زیندوی ئەبڕێت خی گەورە مناڵەکانمە عاقڵ کەشتی وان نەکەن محەممەدیان یەخوا خی گەورە عاقبەتی هەموو لای خێرکە یەکێک لە گوڵەکانی مزگەوت کە زۆر دڵمان پێشادە کاک محەممەدە خی گەورە سەرفرازی دنیا و ئاخرەتی کە الحمدلله ناوەکانی شفێر بۆ ناوی پێغەمبەران عەلەیهیمو سەڵاتو وەسەلام لە قورئانە حەزەکەم خۆی سێ ناو چوار ناوی پێغەمبەرانمان بۆ بڵێ قەیداک دەی یوسف أيوب عليه السلام زكريا كيتر ذنون يونس نمزان يومي أخيرا يونس بو يونس عليه السلام يا أخوة دس خوش بكاك محمد يعني يا أخوة بايدار بي إن شاء الله داوم لذاتي باكي پروردگار سرفرازي ام دنيا او دنيايكا امید ما ان شاء الله هموان بيك ولا كاك محمد برو بهشت بروين وعد ما برك ما بمان به ان شاء الله ويقول عاقبتهم لا خيرك وصلى الله على سيدنا محمد وعلى اله وصحبه وسلم تسليما كثيرا ابدا الى يوم الدين.